لە چوارچێوەی پرۆژەی دۆستانی محەممەد درودی خوای لەسەر بێت لە شاری هەولێر و دەوروبەری هەولێر و ئیدارەی سۆران بە بەشداری هەزاران کەس تاقیکردنەوە لە سەکتێبی یاسەنگی کە خۆی لا 20 فەرموودە دەبینێتەوە ئەنجام درا. سەرپەرشتاری گشتی پرۆژەکە باز لەوە دەکات تاقیکردنەوەکان بە شێوەی هەڵبژاردن بووە و بڕیاریشە لە ماوەیەکی نزیکدا ئەنجامەکان ڕابگەیەندرێت و دواتر تیر و پشک بۆ سەرکەوتوان ئەنجام بدرێت. خەڵاتەکانیش 15 گەشتی عومرە و 100 خەڵاتی شایستە دەبێت. دیارە لەم ساڵدا بۆ مانجی ڕەمەزان پرۆژەکەمان ڕاگەیاند لە دووتوێی کتێبێکدا سەبارەت بە 20 فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم سەبارەت بە هاوسەنگی گرنگترین تایبەتمەندی مسلمان. پرۆژەکەمان خەڵاتەکانی پێکاتون لە 15 گەشتی عومرە بە ڕێگای وشکانی و لەگەڵ 100 خەڵاتی دیکەی جۆراوجۆر و شایستە. دیارە ڕاستەوخۆ دوای ئەو تاقیکردنەوەی لەوان جەژنی بەسەردابێ ئەمە دوای جەژن هەوڵ دەدەین کە ئەو ئەنجامان ڕابگەینین و بە زووترین کات تەقیحان بکەین. بەشداربوانی تاقیکردنەوەکە باز لە گرنگی ئەنجامدان و بەڕێوەچوونی ئەم پرۆژانە دەکەن و دەڵێن لەسەر تاکەی موسڵمان پێویستە هەر تاقیکردنەوەیەکی لەو شێوەیە ئەنجام بدرێت بۆ ئاشنابوونی زیاتر بە فەرموودەکانی پێغەمبەری خوا بەشدار بن تێیدا. هاوکات لە ئیدارەی سۆرانیش بەشداربووان دڵخۆش بوون بە بەشداریکردن لەم تاقیکردنەوەیە و پێیان وابوو تاقیکردنەوە لە نامیلکەی هاوسەنگی پێویستێکی ئەو سەردەمەیە بۆ مسلمانان. ئەو پرۆژانە مهمەکەی لەوەیە یعنی هەموو چین و توێژەکان بەشداری تێداکەن گەنجە پیرە بۆ خاستم بۆ ڕەمەزان خێرەکەی دوولابی تو ئینشاڵڵا لەو هەموو لایەن لە هەر هەلێک کە بۆمان بڕەخسێ حەزەکەن کە لە ڕووی فەرموودە یاخود لە ڕووی زانیاری لە دینەوە وەربگرین. ئەوەش وەکو خۆشبەختانە وەکو هەلێک بوو بۆمە هەرچەندێکە خاوەنی لەوانەیە دەرس و دەوریش بین کولێ و شتیشمان هەبی بەڵام شتێکی خۆشە ینی لەناو ئەو سەرخاڵی ژیاندا بتوێت کە زانیاری لە دین وەربگری. ڕێگایکی زۆر دوورم بڕێەوە بۆ ئەوەی بەشداری لەم پرۆژەیە بکەم چونکە ئەم پرۆژەیە وا دەکات یعنی تاشی مسلمان زیاتر ئاشنای فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بیت و زانیاریان تەواو لەسەر پەیدا زۆر گرنگی هەبوو لەلایەن هۆشیارکردنەوەی کۆمەلگا و لەلایەن ئەو ئافرەتانی کە توانیان بەشداری بۆ نمونەیەکێکیان لە من کە زۆر حەزم دەکرد بۆ گەشتی عومرە. پرۆژەی دۆستانی محەممەد پرۆژەیەکی سەرتاسەریە لە هەرێمی کوردستان کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ماوەی 16 ساڵە بەڕێوە دەبات. ئامانج لە بەڕێوەبردنی ئەم جۆرە پرۆژانەش ئاشناکردنی زیاتری هاوڵاتیانە بە فەرموودەکانی پێغەمبەر درود و خوای لەسەر بێت تاوەکو لەو ڕێگەیەوە هاوڵاتیان بەکردار لە ژیانی ڕۆژانەیان جێبەجێ بکەن. بۆ ئەم ساڵ و لە سەرتاسەری هەرێمی کوردستان زیاتر لە 20,000 کەس بەشداریان کرد لە تاقیکردنەوەی کتێبی هاوسەنگی بۆ 20 فەرموودەی پێغەمبەری سەروەر درودی خوای لەسەر بێت. گەیلان سابیر، کەناڵی پەیام، هەولێر.